تەقینەوەکانی کەرکووک کە کۆگای سندوقەکانی کۆمسیۆنی کردە ئامانج ڕای جیاوازی هێزە سیاسی و ئەمنیەکانی بەدوای خۆی داهێنا. فەرماندەی هێزی دژە تیرۆری عێراق لە کەرکووک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئامانجی پشت تەقینەوەکان ئاشکرا دەکات، دەشڵێت دۆخی کەرکووک ئارامە و گیانی هاوڵاتیان دەپارێزین. سێ ڕۆژ لەمەوبەر زانیاری ئەواڵگری هەبوو کە جموجوڵێکی تیرۆریستی لە سەنتەری پارێزگای کەرکووک ئەنجام دەدرێت. ئێمە دەستمان بە ڕێوشوێنی تند کرد لە دەوروبەری بینا و شوێنە گرنگەکان تا ئێستاش بەردەوامە. هاوکات چاودێریمان خستۆتە سەر کۆگای هەڵگرتنی سندۆقەکانی دەنگدان و بە ئامانجی پاراستنیان. دوێنێ سەعات 5:15 خولەکی بەرەبەیان کۆگای سندۆقەکانی دەنگدان ڕوبەڕووی هێرشێکی تیرۆریستی بوویەوە بە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لەلایەن خۆکوژێکەوە، بەڵام هێزەکانی دژە تیرۆر توانیویانە بەر لە گەیشتنی بۆ ناوکۆگەکان خۆکوژەکە بکوژن و ئۆتۆمبیلەکەش بتەقێننەوە. هەر لێرەشەوە وڵاتیان دڵنیا دەکەینەوە دۆخی ئەمنی کەرکووک جێگیرە و هێزەکان بە هەموو بەشەکانیانەوە لەو پەڕی ئامادەباشیدان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو بارگژیەی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر لە کەرکووک و دەوروبەری هاتۆتە ئاراوە. لە دوای 16 ئۆکتۆبرەوە ناوە دەنگۆی هاتنی داعش بۆ کەرکووک بڵاو دەکرێتەوە. ئەمەش ترس و دڵە ڕاوچەی لای هاوڵاتیان دروست کردووە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی لە کەرکووک دەڵێت بۆ هێورکردنەوەی دۆخی کەرکووک داوای هاتنەوەی هێزی پێشمەرگەمان کردووە، یان دەبێ هێزێکی هاوبەش ناوچەکە بپارێزن. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیش وێڕای پشتیوانی بۆ گەڕانەوەی پێشمەرگە دەڵێت دەبێت پێشمەرگە وەکو هێزی نیشتیمانی و دوور لە دەستێوەردانی حزب بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانی کورد بگەڕێتەوە. لە هەوڵی ئەوە داینا کە فشارەکانمان زیاد کردووە هەم لەگەر سەرۆک کۆمار هەم لەگەر لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران باسی بارودۆخی کەرکووک بە تایبەتی دەرەوەی کەرکووک و ناوچانەی داقووق و هەندێک ناوچەی دیکە هەیە کە جموزۆری چەکدارانی داعش و هەم لەگەر هێزی هاوپەیمانان دانیشتنمان کردووە، هەم لەگەر ئێمە لە مەکتەبی سیاسی خۆمان باسی ئەم بابەتانەمان کردووە. بەڵام بە خۆتان ئاگادارم کە ئێستا حکوومەتی عێراقی لە کۆتایی ئەمریتی بە دڵنیاییەوە ئەمڕۆ کەس خۆی ناکاتە خاوەنی ئەم بابەتانە. هاوڵاتانی شاری کەرکووک دڵڕاوچیان تێکردووە بەهۆی دەنگوانەی کە بڵاو بۆتەوە. ئەمەش ئەوە دەرەخا کە ئەو هێزی کە هاتووە هێزی دژە تیرۆری عێراقی ناتوانێت بە تەنیا ئەمنیەتی تەواو بۆ ئەم شارە دابین بکە، بۆیە پێویستەکە هێزێکی مشتەرەک لە هێزی پێشمەرگە و لەم هێزانە ئەم ئەمنیەتی ئەم شارێ بدرێتە دەست بۆ ئەوەی ئەمنی شاری کەرکووک پارێزن. بەداخەوە پێشتریش کە هەردوو حزبی دەسەڵاتی تێدا بوو، ئەمەش بەهۆی هەڵە لە دوایەکانی هەردوو حزبی دەسەڵاتدار بوو کە لە ئەنجامی هەڵەی سیاسەتی هەڵەی ڕیفراندۆم و پاشان هەڵەی 16 ئۆکتۆبەری بەسەر داهات کە کەرکووکیان بەم دۆخە برد. بۆیە ئومێد دەکەم ئەگەر هێزێکی مشتەرەک بکرێ، بەڵام ئەم هێزە نەک وەکو جاران هێزێکی کوردی بێ هێک پارچەی تۆکمەی سەر بە حکوومەتی هەرێم نەک بە سەر بە حزبی دەسەڵات نەکارێکە و سەر بە حزبێ بێن، نەک وەک جاران دوو ئاسایش و دوو هێزی هەر یەکە و جیاجیا هەرێکە و لە حزبەوە دەسەڵات وەرگرێ. لەگەڵ هێرشی داعش بۆ سنووری کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی دیکە پێشمەرگە گیان و سەر و ماڵی هاوڵاتیانی پاراست و لەو پێناوەشدا قوربانی زۆریدا. بەڵام لەبەر ئەوەی ئەو هێزە نیشتیمانیە لەلایەن حزبەوە کۆنتڕۆڵ کرابوو، دوای ڕیفراندۆم هەر بە بڕیاری حزب سەرجەم ئەو ناوچانەی پێچۆڵ کرا و قوربانی دانی بە فیڕۆدرا. بۆیە ئێستا داوا دەکرێت پێشمەرگە وەکو هێزێکی نیشتیمانی کوردستانی بگەڕێتەوە سنووری ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و چیتر بە بڕیاری حزب و میزاجی تاکە کەس جوڵەیی پێ نەکرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.